بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پرۆژەی ڕووناکی تایبەت بە کارەبای 24 ساعتی لە هەرێمی کوردستان. پرۆژەکە چییە؟ کەی تەواو دەبێت تەواوی هەرێمی کوردستان؟ ئایا بڕیاری کۆتایی لێ دراوە کەیتر تەواو هەموو هەرێمی کوردستان بێ بە 24 ساعتی و گفتوگۆ دەکەین لەسەر تەواوی وردەکاریەکانی پرۆژەکە لەگەڵ زۆر بەڕێز کاگومێد ئەحمەد بەڕێوەبەری گشتی کۆنتڕۆڵی کارەبای هەرێم هەروە تەبێژی وەزارەتی کارەبا. کاگومێد سڵاو لێبێ بە خێراتی. سڵاو لێوەش زۆر بەخێر بێ سەرچاو. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. با لەوە دەست پێ بکەین ئەم پرۆژەیە لە چیەوە گەڵاڵە بوو و چۆن بڕیاری لێدرا؟ پرۆژەکە پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەنکەرتی تایبەتە؟ زۆر سپاس وڵا بە پرسیارێکی جوان دەست پێکرد. خۆی گرنگە کە هەنگاوانەی وا بڵێن پێشتر پلان هەبێ و لە دەرەنجامی کۆمەڵێک لە لێکۆڵینەوە لە ئاستەنگ و گرفتانێک کە لە بەردەمی هەر خزمەتگوزاریەک یا هەر کارێکا کە بکرێ دواتە تۆ بەپێ ئەو دەرەنجامانە پلاندا بنێەوە کاری بۆ بکەیت. من لە مێژووی کارکردنی خۆم لە کارەبا نزیکە بمەوە لە 28 ساڵوە لە پێشتریشاکە لە دوای ڕاپەڕینەوە هەندێک بابەتی تایبەت بە ژێخانەکە و بە توانای بەرهەمهێنان و بە خواست و بەوانە لە کاتی خۆیان لە ڕۆژنامەی زەمەنال بە 15 حەڵقە هەموو مێژووی کارەبام نووسیەوە. تا ساڵی 2009 تێدا بوو کە پێش ئەم با بڵێن کابینەیە بووە، پێش ئەم بیرۆکەی پرۆژە ڕووناکی بوو. هەموو شتەکانی کە پێویستە بە کارەباوە لە ڕووی زانست وەکو لایانی تەکنیشی زانستی کارەبا، وەکو لایانی خزمەتگوزاری، وەکو لایانی ئابووریش، هەموو ئەمانەمان ینی با بڵێن لای خۆم شۆڕە بکردەوە. لەسەر زەویش کە وەکو ئەندازیارێکە وەکوڵێ لە دەست پێکەوە تا ئەو بەرپرسیارەتانی کە هەم بووە هەموو لایەنەکانم بینیوە. لە ڕاستیە ساڵانە وەزارەتی کارەبا بە پێی خۆناغە جیاوازەکان بەپێ ئەو ئیمکانتەی لە بەردەستیا بووە بەرهەمهێنانی توانای بەرهەمهێنانی زیاد کردووە و بەبەردەوامی پرۆژەی زۆر گەورە لە تۆڕی کارەبا لە وێزگەکانی گۆڕین لە هێڵەکانی گواستنەوە و لە تۆڕی دابەشکردن بە دەیان و سەدان هزار کیلۆمەتر لە هێڵەکانی لۆتێنشن و ئەوی کە گەیشتۆتە هەموو شار و شارۆچکە و تەنان گوندە دوورە دەستەکانیش. بەپێی ئەو ستانداردانەی کە لە دنیای هەیە کە لە ساڵانە مەسەڵەن بۆ نمونە لە سەتا چەنی ئەو خواستێکی هەتە زیادەکە، ئێمە لە سەتا سێ بووە بەپێی ستانداردی دنیا، جاریوا بۆ من لە سەتا حەڤدەمان تێپەڕانوە کە بەرهەممان زیاد کردووە بەڵام هەر نەگەشتین بەخواست. ئێستا هاتنە سەر دەستپێشی پرۆژەکە، یان ناکرێ و ناشێ بەم هەموو ساڵە ینی خەڵک وەکۆڵێ بەبەردەوامی چاوەڕێەوە بێکارەبا 4 ساعت و تۆ لە ڕووی ئیدارەی تەشغیلی، لە ڕووی بەڕێوەبردن، لە ڕووی چاکسازی، لە ڕووی زیادکردنی پرۆژە هەر خەریکی تو هەر ناگەی. بەنسبەت هاوبەشێکی ماڵانەوە، ینی بەنسبەت هاوبەشێکی کارەباوە لە دوکانەکەی، لە شوێنی کارەکەی، تەنانەت دام و دەستگاکانی دەوڵەت، شوێنە بازرگانیەکان، کارگەکان ئەوە نابینن کە حکوومەت لە ژوورەوە خەریکی چییە و چەند پرۆژە جێبەجێکەوە، چەند توانای بەرهەم زیادەکە و چەند وێزگە و هێڵڕاکێشێ. ئەو بۆی گرنگە لەو شوێنەی کە کارەکە، لەو شوێنێک کە پێویستی بە خزمەتگوزاری کارەبای چەند ساعت کارەبا هەیە. لەبەرەوەی کە تازەیتر لەوە دەرچووە وەزارەتی کارەبا بێ باسی ئەو کات چەند توانای بەرهەمی زیاد ئەکا و چەند وێزگە ئەمە بە بەشێک لە واجباتەکانی خۆمان، بەڵام ئێمە لە سەر و واجباتی خۆمان کردووە بەڵام نەشگەیشتن بە کارەبا بچوار کاژمێر. یعنی ئەمە خەڵکێک دەبێ لە دەروی کارەباش لە پێچینەوە لەوە بکە. ئەمە بۆ ینی ئایا وەزارەتی کارەبا مقەسرە؟ ئایا وەزارەتی کارەبا پلان و پرۆژەی نییە؟ ئایا وەزارەتی کارەبا بودجەی پێ نییە؟ هەموو ئەم هۆکارانە حەقا بۆ کۆڵێ پرسیارە لێ بکەن هەتا لە دەروی کارەبا لە ناوەندا. ئەگەر من بپرسمەوە دەرەقەت نەئەهاتن لەگەڵ زۆری خواست لەسەر کارەبا؟ ڕێک ئەوە پرسیارێکی ئەوە بینەکەی جەنابتە، زۆر سپاس بۆ ڕوونینەکەت. ڕێک ئەوەیە ینی ئێمە هەرگیز نەگەیشتین بەخواست، هەر بە دوای خواستەوە بوونی نەگەیشتین.
لە دەرەنجە ئەمە تێگەیشتین کە ئێمە لە توانای بەرەمێنان لە تۆڕەکە تا ئەندازەیەکی باشتر باری قەیران کرد لە ساڵ ڕابردووە ئێمە چەندەی پلان و پرۆژەمان هەبوو ئەبوو جێبەجێ بکرێ و نەکراوە بەڵام تا ئاستێکی باش ئەتوانین بڵێن ژێرخانەکە ژێرخانێکی گونجاو و معقولە بەڵام ئەوەی کە گرفتی گەورە بوو ئێمە لە خوارەوە لە دابەشکردنە گرفتەکانمان لەوێ کە ئەو شوێنەیە کە بەڕاستە و خۆ خزمەت گوزاری کارەباگەێنێتە هاوبەشەکانی لەمەوە تێگەیشتین کە ئێمە لە ناو دابەشکردنە بە فیڕۆچونێکی زۆرمان هەیە بە ڕێژەی تا سەر و لە 140 کە ئەمە دوو بەشە بەشێکی سەرپێچی و ئەو تەجاوزاتەیە کە سەتۆڕی کارەبا و بەشێکیشی تەکنیکیە حاڵتێکی سروشتیە و ئەکرێ ئیشتیا بکرێ و چارەسەر بکرێ لایەنی دووەمیشی لە مۆزۆعی بەکارهێنانی کارەبا بە شێوەیەکی با بڵێن نائاسایی وە لە دەرەوەی ستانداردەکان بە نمونە تاچی ئێمە کارەبای بەکارهێناوە بۆ هەموو ئەو ئامێرانەی بۆ هەموو ئەو وەزیفانەی کە هینی وزەی کارەبانیە جەنابی کاکسەلام قەزاز کە ئێمە لە خۆناغەکانی کارکردنانە بەرپرسمان بووە و پیاوێکی شارەزایە و چەندین پۆستیشی بینیوە لە حکوومەتە زۆر جوان ڕوونی کردەوە وتی ئەو کارەبای کەم بەکارێنین بۆ گەرمی لەسەر چاوەکەی کە غاز بۆ یا سوتەمەنی بۆ تا بۆ بە کارەبا و گەیشتە هاوبەشەکە لە سا 6 بۆ 65 ئەڕوا و فعلەن وایە تۆ جارێک تەمەکەی تۆ بە گەرمی یعنی تۆ وایە شتێکت هەبێ بۆ نمونە پارەیەکت پێ بێ بچی شتێ بکڕی شتەکە بایی مەسەن بە نمونێکی زۆر بەسیط بای 5,000 بێ تۆ ئەم شتێکە پێویستەکە بە 5,000 تەرتیبیکەی بە 25,000 بە 30,000 هەمان شت دەستخەی لە کاتێکا خۆی نرخی حقیقی ئەوەندەیە یانیێ مەسەلە نێمە بۆ نمونە بۆ گەرمی کە سبلێت بەکارێنین وزەی بۆ بەکارێ نەوتە ئەبێ بەکارەبا ئەو هەموو بە فێڕۆچوونی هەیە بۆ هەموو پرۆسەیە یانەتانوێ بڵێن با وڵاتی زۆپا بەکاربێنێتەوە تێچۆکی کەمترە لە کارەباکە هەر جگە لە مۆزۆی تێچۆکەی وەکو تێچی ئەوە شتێکی تریشێ لەسەریە ئەو فشارە گەورەی کە دروستە بێ لەسەر کارەبا نامێنێ محاویلە ناسووتێ ڕێ گرفتی گەورە بۆ سیستمەکە دروست نابێ زۆر لەباری ئابوووریە بەڕاستی کارە ساتە تۆ شتێک وەکوتم بە 1000 دینار بێ تۆ 5,000 پێبی هەندێک جا زیاتریش کارەباکە خۆی لەکوێ حکومەت خۆی ئەیکڕێ خۆی بەرهەمیە هێنێ ئێمە لە هەرێمی کوردستان ماوەکان ڕابردوو قسەمان لەسەرەوە کە دووە ڕەنگە هەر لەگەڵ جەنابیشتان قسەمان لەسەر کرد بێ ئێمە لە سەتانەوە تو پێنجی وزەی کارەبا لە وێستگەکانی بەرهەمێنان لە ڕێگەی کەرتی تایبەتی و لە ڕێگەی بەرهێنەکانەوەیە لە سەتا تقریباً 5 بۆ 6ێکی خۆمانە وێستگەکان و دەربەندیخان و وێزگەی خەبات و وێزگەی 20 مێگاواتەکان و دیارە لوکیش لەمە خیانەت تەواو بوو هایدرۆیە باقی هەمووی وێزگەی وەبەرهێنە ئێمە سوتەمەنیان بۆ دابینەکەین غازی سروشتی یاخود نەوتە ڕێژیا گازوایی و کارەباکان لێکڕێنەوە ئەم کارەبایی 24 ساعت کادرێ بە هاوڵاتیان هەرو کارەبای نییە لەو بەرێنەکانی دەکردنەوە هەر ئەو کارەبای لەو تۆڕایە ئەو کارەبایی کە چەند لیانەکردنەوە کاکمێت ئێمە کڕینی کارەبا با بڵێن ئەمە بەشێکە لە پرۆسەکە دابینکردنی سوتەمەنی بەشێکی ترە لە پرۆسەکە خەرجکردنی با بڵێن پارە بۆ پرۆژەکان بەشێکی ترە خەرجی تەشغیلی بۆ ئیدارەدان و سیانە و بەڕێوەبردننی سیستمەکە شتێکی ترە موچەی کارمەندان و هەندێک خەرجی چێتە چوارچەوەی پرۆسی دابینکردنی کارەباکە دام خۆش ئەوە شتێکەیە پێڵێن تێچووی نرخی کیلۆوات سێگە دەڵێن حکوومەت هێرێم لە پرۆژەی ڕووناکیدا ئەو کارەبایی کایکرێن نەک بە نرخی پاڵپشتی کراو نایداتەوە باوڵاتی قازانجی لێکە لە دنیا حکوومەت کەسابەت لەگەڵ میلەتی خۆیدا ناکە بەس دەڵێن نە پرۆژەیە خۆی کەمتر لە سەرێکەوێ بۆ نرخی کە داینەوە بیفرۆشێ بە هاوڵاتی خۆیان بابەتۆ دووشتە یان ئەوێ ئاواینکەین دیارە خۆیان نرخە کە ئێستا پیادە کراوە خۆی 7 مانگە پرۆژەکە هەیە و بە پایلۆت دەست پێکراوە
لە سیستمی پایلۆتە تا 6 مانگێک دەجار تا ساڵێک تۆ سیرەکەیت و چاودێری و پرۆسەیەکەی شەد نییە هەموو پایلۆتە مۆفەق بێ باش شەد نییە بۆیە ئەڵێ پایلۆت خۆگەوان نایسێت ئەعلانی پرۆژەیەکەیت و جێبەجێیەکی باش ئێمە بە نمونەیەکی ئەزمموی دەستمان پێکرد لە شاری هەولێر لە گەڕێکی شادی و چاودێری کرا لەباری تەکنیشی و لە لایانی بەکارهێنانی کارەبا و ئەو حاڵەتی کە من باسم کرد لە دەستپێکی قسەکانم کەوتم مۆزوعی بەکارهێنانی ئاسایی کارەبا ینی کارەبا وەکو خۆی وەکو زەی کارەبا هەموو ئەم لایەنانە لە لایانی ئابووری و شکاری بۆ کراوە بۆ با بڵێن لایەنە تەکنیکەکە هەم لە لایانی پرۆسەکە خۆی و هەم لە لایانی با بڵێن ئەو فشارشی کە لەسەر تۆڕی کارەبا هەبوو لە ڕابردووە ئێستا چۆنە بێ هەموو ئەمانە فیدباکی وەرگیرایەوە و تێگەیشتیم کە ئەکرێ و گونجاوە کە ئێمە هەنگاوەکان دەست پێ بکەین بە هێواشی ئەو بەرهەمی کە هەیە بە قۆناغ زیادی کەین و بتوانین بەپێی ئەو هەنگاوانە زۆن و ناوچە هەرێمی کوردستان بکەینەوە چوار کاژێری و هەڵسەنگاندنیش کرا بۆ ماوەی با بڵێن پرۆژەکە تەقدیر کرا بەوەی کە لە ماوەی 2 ساڵە بەڵێ ئەکرێ هەموو هەرێمی کوردستان تەواو بکرێت بەڵام ئەمەی کە هەیە چۆن لەلایەن تەکنیکی ئێمە ئەزمونمان کرد و فیدباکمان وەرگرتەوە بەڕاستی وەکولانی نرخی جواب بووە چکم هیچ شتێکی ڕسمی نە لە وەزارەت نە لە حکوومەت دەرنەچێت بەوەی کە نرخێک هەبێ بەو شێوەیە بێ ئەم نرخە چیەکە لە وڵاتی وەرەگرن کەواتە لە حکوومەت بەجارێکی بەجێ ئەو نرخە بەرمەبنای ئەو شتێکە ئێستا من و جەنابی باسمان کرد تێچووی کیلۆوات کاژێر قازانسان لە خەڵک وەرگردوێتەوە نەخێر ئێستا من بێتەڵام چۆن لە قۆناغی یەکەمە ئەو کە من ئاگام لێی بێ ئەو تیمی کە ئیشەکان جێبەجێ کردو لە قۆناغی یەکەمە 80 دانیان حساب کردو کە خۆی لە قۆناغی یەکەم واتە لە 1 کیلۆوات ئەوەر بۆ 400 کیلۆوات ئەوەر لە 80 دانیان حساب کردو لە کاتە خۆی بەپێی ئەو دراسی کە کراوە ئەگەر چی و دراسی ئەویش ئەتوانین بڵێن سەرپێییە لە چاو هینە لە چاو ئەوەی کە هەموو لایەنەکانی تری لەگەڵ نرخەکە دراسە بکرێ کە هەردووکیان لەژێ دراسیان هەم تێچۆکە و هەم دیاریکردنی نرخەکە باشە تقریبا 150 دینار بۆ کیلۆوات کاژێرێکی تێچووە کەواتە لە 400 یەکەمە پاڵپشتی کراوە لە 400 دووەمیشە پاڵپشتی کراوە بەڵام لە 400 سێم و بەرەو ژوور ئیتر پاڵپشتەکە کەمە بێتەوە تا ئاگاتۆی کە نامێنێ بەڵام بەڵێ لە قۆناغێکی ترە دەبێتەوە قازانچکەی بۆچی بۆی تۆ بتوانی پاڵپشتەکە بەهێزکەی پاڵپشتەکە بەردەوامکەی حکوومەت قازانچکە لەو قۆناغی کە سەرەوە کە خەڵکێک هەیە کارەبا بەکاردەهێنێ بۆ دەرەوەی خزمان گۆزارەکان بە تەرفیه بەکارهێنێ باشە کاگومێت ینی تەرفی چیە بۆ ماڵێکی یاسایی سەلاجەیەکیانە بێت تەلەڤیزیۆنیانە بێت گڵۆپی ماڵەکە بەڵام ئێستا خۆتەزانی مەسەلەن لە ماڵانە بۆیلەر زەڕورەتە ینی ئاوگەرمکردن زەڕورەتە سبلێتێکە گەر لە ماڵەکەی ئابێت سبلێت دەچێتە خانەی ڕەفاهیەتەوە بە پێم پێوەری حکوومەت هێرێمی کوردستان بێ ینی موجەفا چێتە خانەی ڕەفاهیەتەوە گسکی ناوماڵە چێتە خانەی ڕەفاهیەتەوە ئۆتووە چێتە خانەی ڕەفاهیەتەوە غەساڵەی جلشتن لە خانەی ڕەفاهیەتە چونکە ئەمانە زەڕورەتی ماڵیشن ناوانی کە جناوە باسی کرد غەسالە زەڕورەت نییە باباغا هەمووی زەڕورەیە بەڵام ئەوانم بچوار کارژە کار ناکان و هەمووی لە ماڵەوە بەجل بەدەست جل بشوە ئێستا نا بە دڵنیایی کارەبا بێ خزمەت بکە ینی ئێمە خەمەکەمان و ئەم پرۆژەیە بۆ هەموو تەحەدیات و کۆڵێ هینانی کە هەیە دەستمەنداوەتێ خەمەکەمان و ئامانجەکە ئەوەیە کە بەڕاستیە بێت و کارەبا بکەی بچوە کاژێر و ئەم خزمەت گوزاریە گرنگەی کە ناکرێ هیچ کایەکی ژیان بەبێ ئەم خزمەت گوزاریە بڕوا ئەوانەی کەوتن ڕەفاهیەتە بەس ئێوە لە ینی خستوتانەتە بابی ڕەفاهیەتەوە لە کاتێکە نانە ڕەفاهیەتەوە نییە ڕەفاهیەتەوەیە کە خەڵکێک ینی یا با بڵێن ئەچێتە دوو باپەوە خەڵکێکی بە مەبەست کارەباکە بەکارهێنێ بەڵام ئیسفادەی لێکا مەسەن بۆ مەساحی خانوەکەی گەورەیە 500 متر 1000 متر ئەوانە میوانی هەیە و خەڵکی هەیە و مەسەن ژمارەی خۆیان زۆرە و چەند کەسێکی لێ دانیشە و هەموو ژوورەکان سپلیتی خۆی هەیە و ئینارە و پێداویستەکانی ژیان و ئەوانەی خۆی هەیە
ئەمە ئەچێتە بابی ڕەفاهێتەوە خەڵکیی تر هەیە نا ئەچێتە بابی خراپ بەکارهێنانەوە واتەوە نازانێت کە ئێستا پێویست نییە ئەم شتە لەبری ئەوەی کە پێویستی پێی نەما ڕایگرێ بەردەوامە ئەو پێڵە خراپ بەکارهێنان دوو جۆرە ئەم دوو جۆرە بەڕاستی ئەبێ ئینکرێ تاوانەوەی ئەو کەسێک کە خۆی بە مەبەست بەکارێنێەوە ئەزانێ کێچەکەی چەندەوە بەڵام پێویستی پێێتی ئەوە دەوڵەمەندە و کێشەی پارەی نییە. لە مؤەشیری ئەمە لە وەزارەتی کارەبا دەوڵەمەند ئەو کەسێک کارەبا زۆر بەکارهێنێ بەو شێوەی کە وتم و ئەو خەڵکانەشی کە نازانن چۆنی بەکاربێنن یا با بڵێن خراپ بەکاری دەهێنن کە لە ڕابردووە مەسەن بۆ منە چەندین ماڵ و شوێن هەیە لە دەرەوەی بەس واجهەی باڵەخانەکەی 30 گڵۆ 20 گڵۆ 15 گڵۆپی پێوەیە ئیتر لێرە بە دواوەی ناوێت نەتانێش تاریکتان کردەوە بۆچی بۆ زەرورەت نییە باشە بەڵام قسەکە لەسەرەوەی ئەوانی کە من وتم زەرورەتە وەگەر وڵاتیکی ئاسایەمانە بەکار بێنێر بۆ ڕتمی ئاسایی ڕۆژانەی خۆی یعنی 300,000 زیاتر بۆی نایێتەوە بۆی نایێتەوە ئەگە بەم نرخەشی کە ئێستا هێشتا تەسبیت نەکراوە هێشتا ئەزممویە ئێمە دێکمان داوەتەوە ئەوەی کە ماڵێکی ئاسایی کە ئەو شتانی کە جەناب باسی کرد بە ئوسوڵی خۆی مەسەن بۆی دەرەکە داگیرسێنێ 24 ساعات و بوو باشە ئاوە کوڵێەوە گەڕێتەوە ئۆتۆماتیکە کاوانە و کاتێککە پێویستی پێێتی داگی سەر غەسالە و کاتێککە پێویست پێێتی چی لەوش 5 ساعت بۆی لەر ئیشکە لە ڕۆژێکە چەندێتەوە تقریبا لێری سیانزایی خۆتەچێت نزیکی 1000 بۆ 1200 کیلووات ئەوەر و تقریبا لەبینی 100 بۆ 120,000 دینار بەمزێر خەی ئێستا بەس بۆیلەرەکەی 120 هەموو ماڵەکە باڵێ هەموو ماڵەکە بەو پێداویستانی کە باسم کرد بەو شتێک کە من بۆ نەوەی کە بەکار بێ تۆ هەموو پێداویستەکان بەکاربێنی وکوچۆنە ئیشوکاری خزمەتگوزاری لە ماڵەکەیە ئەوەی کە بەکارە باکرێ بڕوە بەڵام بە تەوقیت و کاتی خۆی باشە ئەویش بۆ ئاگاداری جەنابێت کەوتم بەمەی ئێستا ئەمەی ئێستا سابت نییە هەر دڵنیام هاوڵاتیانیش بەم نرخە ڕازی نین بەس گفتوگۆکانتان بە کۆ گەشتون ینی چ پێشنیارێکی ترەیە بۆ نرخی کارەباکە منەوەی ئاگام لێ بێ لەسەر هەردوو لاکە ینی هەندێک ئەعلام و هەندێک با بڵێن لێرە لەوێ لە کەسایەتی ئەوانەیە کە بەشێکیان دڵخۆزی و لە خەمخۆری خۆیان بۆ خەڵکو و بۆ پرۆسەکە و لەوانەیە بۆی کە پرۆسەکە شکست نەخوایانی یان بەردەوام بێ هەندێک شت ئەڵێن کە لەوانەیە لەو بابا بێ بەڵام هەندێکی شەیە نازانم من دێژمارەیە نادەم لە کوێی هێنن چۆنی هێنن چۆن شرۆڤەکاری بۆکەن و هەندێک زانیاریش هەیە ئەڵێن ئەڵێن مەسەن بۆ نمونەوە حکوومەت ئێستاەوە خەریکی ئەوەیە هین بکات با بڵێن ڕاجعی نرخ کاتەوە یا ئەوە بکە خەریکی مراجعی نرخ نین کاکە من پێش ئەمەی کەم ئەم مۆزوع دروست بێ تقریبا 3 هەفتە بەرەو مانگێکە چێ من بەشداری بەرنامەیەکم کرد لەوێ وتم نرخ لەژێر دراسایە بۆچی لەژێر دراسایە چکم نرخ چی دیارریەکە تێچووەکەی دەم خۆشان تۆ ئەبێ فعلەن تێچۆکە بە دەقیقی دەرکەی وە بزانی ئەمە چۆن پاڵپشتیەکەی پاڵپشتی ماڵانەکەی زراعیەکەی سناعیەکەی تجاریەکەی چۆن پاڵپشتەکانەکەی ئێمە لە ساڵێکە خەرجی 2 ملیار دلار چۆن بێنینەوە بەس خۆ ناشکرێت 2 ملیار و نیو دلار بێنەوە نابێت وانە ئەمەی کە ئێستا هەیە حکمانی وا پێ دەچێت خۆتان ڕازین لەم نرخە کاگمێت ئێمە وەکو خۆمان وکو قۆناغی یەکەمی پرۆژەکە کە دەستمان پێکردووە ئەم پرۆژێکی نیشتیمانیە بەڕاستی من داوام کردووە لە هەموو لایەکانی وەکو ئەندازیارێک نەکەر وەکو دەبێژی وەزارەتی کارەباوانە وەکو کەسێکە وەکوتم ئەو تاریخەم ناو ئەو سیستما کارم کردووە معانات ئەمە خەونی هەموو کەسێکە کە کارەبای 24 ساعتیە بێ ئەمە بڕاوەتەوە بەڵێ ینی ئەبێم نرخەکەی لێ ئەم بابەتە پشگیری بکرێ وەسەرکەوێ گرنگ نییە تۆ بۆکەی ئەمە جارێ لە تێستا 72 ساعت شارێک فولەکەین نەکارەبا بەردەوامە بێ ئەتوانین بەردەوام بکەین بۆچی ناتوانین لەبەر شتانی کەوتم
هێشتا کارەبا بەشێک شێوازی جارandایی بەشێکی گەورە نەکرد بەشێکی سەرەکی بەردەوامی خزمەتگوزاری کارەباوە تحقیقبوونی کارەبای بشارکاژێری بریتە لە هەبوونی پارە و کۆکردنەوەی داهاتەکەی کاگمت ینی هاوڵاتیە بزانێ خۆتان لەم نرخەی رازین ئەمە یەک دووەم ئایا ماگانە ئەگەر هاوڵاتیەک پارەی کارەباکی پێ نەبوو ینی کارەباکیە بڕن طبعا بەپی یاسا دوو پسوڵە بچێ بۆ هەر کەسێک سێم پسوڵە بەڵێتوانی کارەباکی بڕی بەڵام دوو مانگ بۆ سێ مانگی تر کارەباکی تا ئێستا حکوومەتی هەرێم و وەزارەتی کارەبا دەستی بۆ ئەو یاسایانە بردو کە هەشە دەبەری کە ئێمە مراعاتی بەڕاستی هاوبەشانی خۆمانمان کردووە ڕەنگە لایندەیە بیر لۆش بکرێتەوە بابەتی ملەدان بۆ بە مۆزوعی پێنەدانی کارەبا و وەکوتم گرفت بۆ خزمەتگوزارێکەوە بابەتێکی ترەچە لەناو مۆزوعی یاسا لە نرخەکەی راسین وەڵامی و پرسیارەمەت نەدایەوە لەم نرخی ئێستا ئەوەی کە تێست کراوە 6 مانگ 7 مانگە لە تێستە حسناکە نرخەکە زۆرە هاوڵاتی مووی هاوەری ئەم پرسیارە با بڵێن بەنەوە ئەشی تر بڵێ ئەوە بەپێی ئەو فیدباکی کە وەری گیراوەتەوە ئێستا و بەپێی تێچۆکە ئەوە دراستەکە ئێوە خەریکی چین و ئایا رازین من ئەوە جواب بێدەمەوە دەڵێم هەموو فۆکەسەکە لەسەر ئەوەیە حکوومەت و وەزارەتی کارەبا لە قۆناغی یەکەمە دەیەوێ پاڵپشتی یەکەمی خەڵکی خوارەوە و خەڵکی کەم دەرامەت بێ بە نمونە خەڵکی کەم دەرامەت کە لە ماڵەکەی خۆیان و ئامێرە ئاساییانەی کە جەنابە باسی کرد بۆ ئامێرە ئاساییانە لەگەڵ توانای داراییە کە بەڕاستی وەزارەتی کارەبا دراسێکی باشیلانیە کە بزانێت توانای دارایی چییە یان با بڵێن دەخلی تاک لە هەرێمی کوردستان چۆنە ئیلا مەگەر ئەوەی کە ئێمە وکوتم مۆشیری ئێمە ئەوەیە کە بزانین کە پێی سەرژمێرە گشتێکە هەندێک ئاماژەی مەگەر شتێکی وا دەستکەوێت یاخود بەبێ وزەی کارەبا بەبێ وزەی کارەبا یانی چێ وزەی کارەبا زۆر بەکارهێنێ تان دوای ئەوەی کە ئیتر هەموو خەڵکێک لە بەکارهێنانی کارەبا تێگا ئێستا لە قۆناغی یەکەمە لە گەڕێکی شادی کە خەڵک کارەبای بەکارهێنا وی زانی مەسەن نرخەکەی جارانە و بەڕاستی دەستی دەگرت بەڵام ئێستا هەموو پێداویستەکانی ژیانیشی ئەڕوا گرفتیشی نییە باش کۆنتترۆلی بەکارهێنانیشی کردووە و بەکەمترین پارە لێی دەرەچن بەس خەڵکەکەی خۆی پێویستی پێێت خۆی بەکارێنێ و پارەکە شێکەداوەشی سروشتی زۆرە تێواگەتان لە هاوار و ناڵی خەڵک هەیە بە دەست نرخی بەڵێ ئەوانش هەمووی فیدباکی وەرگیراوەتەوە وەکوتم ئێستا حکوومەت بە ئەو پەڕی توانای خۆیەوە بیرەوە کاتەوە کە زۆرترین پاڵپشتی بەرێ بۆ خەڵکی خوارەوە خەڵکی کەم دەرامەت وە لە قۆناغی یەکەین بەکارهێنانە بۆچی چکە ئێمە نابێت بەستەنیا پاڵپشتێکە وەکو شعارێک بەرزکەینەوە بەڕاستی ئەبێت لە پرۆسسەکە ڕنگ باتەوە بۆ نمونە لەڕی لە 1 بۆ 400 کەمترین نرخە وا لە خەڵک بکەین ئێمە کە بالفعل 1 بۆ 400 بەکاربێنێ زۆرترینی یعنی زۆرترین خەڵک هەوڵ بە کە دوجار ئەم کارەباکەش بەشکە جگەلێکە بەشەکە تۆ لایانی ژینگەش خۆ تو قەیناتەوە مۆلدە هەڵەگریت و ئەو ژینگە پاکردەوە بەڵام وێزگەکانی بەرەمێنانیش کەتاوەکو بەرهەمووی زۆرکەی تۆ سوتەمەنی زۆرتە سەرفەکەی و دیسان جایتر بەس مۆلیدە کرد جگەل لایانی باڵێن ئابوورێکەش دوای پرۆژەی مۆلیدە نامێنێ بەدڵنیایی خۆی لە ئێستاە بۆ قۆناغە تا 6 مانگ هێڵداونێتەوە پاڵپشتی شەکرێن باشە تەقدیری ئەوەش کراوە کە لە باوەڕ ڕابردووان لەگەڵ حکوومەت و با بڵێن بە تایبەتی لەگەڵ حکوومەتی خۆشجێیەکانە تەعاملیان کردووەوان بەشێک بوو لە تەواوکردنی خزمەتگوزاریەکانی کارەبا باشە بە هەموو هەر ئەو سەرنجی تێبینانی کە هەبووە لە سەریان لەلایەن یەکە ئیدارەکان و خەڵکیشەوە بەڵام بەشێک بوون ئەمری واقع بوون و بەشێک بوون لە خزمەتگوزارێک ئەو جێگەی تەقدیریشن تا 6 مانگی دیکە تا 6 مانگ ئەوان دوای کە هەموو ئەم پرۆسەیە هەمنوتم پایلۆت مۆزۆی وەکو ئەزمون کە ئەزمونەکە تەواو ئەبێ ئەو کاتە کاری ئەوان تەواو بێ و هەرێمی کوردستانی ترێ بێ پێ بنێتە خۆناغێکی نوێ لە بەرەمێنانی کارەبا لە ئیداری کارەبا لە سیاسەتی وزە لەلایەنی ئابووری بەخێرایی 1 2 پرسیاری ترەکەم پرسیاری خەڵکن ینی وەکو پرۆژەکانی دیکە نابێ جۆزەی زیرەکی ژەر بامان شێ وەزارەتی کارەبا کە داینا و
وتیتر ماڵان بیزەم پێریانە بێ بۆی کارەبا بەشی هەمووی بکەوت ئەی پرۆژەکە ئێستاشە بە جۆزە زیرەکەەوە آخر خۆ فەشەلیە فەشەل نییە. چییە فەشەلەوەی مەسەلەن ڕۆژ وا بۆ 4 ساعت کارەبا هەبووە لەمەش دەترسێ ینی تەواو قسەکەی جناب مەبەستم خودی بەینەکەیە با بڵێن پێوەرەکەیە ئێستا ئەم پرۆژەیە هەتا پێوەری زیرەشی نەبێ ناچێتەوە کارەبای فری نییە بۆ هاوڵاتی لە پرۆژێ ڕووناکیشدا بەڵێ وەکو ستانداردە ینی سنووردار نییە وەکو جاری پێشوە ئێمە سنووردارەکەمان بۆ ئەوە بەکارهێناکە لە زستانە لە کاتێکی ترەکە لۆت بەرزە تۆ هاوبەشەکان دەستکراوە نەبن و ئەو هاوبەشانی کە تەجاوزەکەن یا زیادە ڕۆژەکەن لە بەکارهێنانی کارەبا کۆنتترۆلی بکرێ و بدرێ بە دراوچەکەی بەڵام پێوەری زیرەک بەشێکە لە پرۆسەکە بەڕاستی هەرە مێنێ ناویایەتی لە ڕێگەی پرۆژەی پێوەریجێکەوە گەڕەگەڕێک و ناوچەکە تۆ فراوانیەکەی ئەبێ پێوەری زیەکی بۆ دابنەوەی و دوجار ئەم پێوەرە بستێتەوە بە سنتەری کۆنتترۆلەوە و لێەوە داتەکان تۆمارەکرێ پشۆڵی ماگانە لێوە حکوومەت دەست و بردە لە پرۆژەکە بڕیارە لە تاکۆتایی ئەم ساڵ هەموو سنتەری شارەکان تاوا هەموو سنتەری شارەکان تاوا بۆ ساڵی سلێمانی وش ینی سلێمانی و لێرە دۆ هەڵەبجە و هەموو سنتەری شار بۆ ساڵی بۆ کۆتایی 2026 تاوای کوردستان لادەکانی ژانی بەڵێ هەمووی دەگرێتەوە هەر یەک پارەش حسابەکرێ بۆ هەمووی بۆ هاوبەشی ماڵان بە خۆناکبندیە بێ ئەو کەمە پێڵ تەساعودی بەرەو سەرەوە ئەوەی کەم سەرفەکە نرخەکە کەمەکە تۆزێ زیای کرد زیاترە بێت تۆزێ زیاترە بێت قوربان من بۆ لایەنی بەکارهێنانەکە مەوزوعەکەرەوە نییە تۆ بە خەڵکێک هەر لە لایەنی ئابوووریەکەی ینی بڵێن بۆ تایبەت بە بۆ خەڵکی کە لە 4 ساکە ئامێنێتەوە یا باڵێن زۆرترین سەرفیاتەکانی بەو 4 دەبرەکە هەر لە دنیای ئیدارەدانی تاقی ئەمڕۆ لە عالەمە کۆنتترۆلی خواست بەم سیاسەتە یان یا بابڵین بەم شێوازە ئەکرێت کە بەشە سەرێکەکەیەتی شێوازی تریش هەیە تەمان بەڵام بەراوردمان مەکەن بە ئەڵمانیا و ئەوروپا و دیان وڵاتە پێشکەوتوەکانیان داهاتی تاکیان زۆر بەرزە دوان ناکەوێ کەچی نرخی کارەبا هێشتا لێرە بەرەسرە بە پێم پرۆژەیە بەراورد بە وڵات ئەوانەی داتانیان هێناوە نازانام لە شۆ هێناگەن ئەو 156 دینارەکە بەنسەتی ئەوەی دەور و پشتی خۆمان لە بەعزی قۆناغیان نزیکە وانە لە بەعزی قۆناغیان لە دوای سەرکەوتنەکان بەڵام لە دەستپێکەوانە دەوڵەمان هاوڵاتێکی بێموچە لە کارەباکەشە ئەو چۆڕە موچێشکە دەری وەرگرنەوە نابێت سێریکە بۆی کە ئێمە ینی بەڕاستی من نەختێک و کۆڵێ بە زانستی قسەکەم ینی مجامەلات و مەتاعاتێت و ئەوشانە لە وشانە حەزم لێ نییە کارەبا بەم شێوازە چارەسەرە بێ بەڵام تاکێکی تر لە شوێنێکی تر گرفتێکی هەیە مەسەلەن بۆ نمونە وەکو جەناب باسی داهاتی تاکە کرد یاخود مەسەن بۆ نمونە موچەکەی کەمە یا شتێکی تری کەمە ئەمە نابێ کاریگەری هەبێ لەسەر کە پرۆسی کارەبا شۆ چاکەی ئەمە خۆی لە خۆی لە شوێنی خۆیان بەنەوەیکی تر چارەسەریکەی وەکو مۆزوعی سوتەمەنەکەی کە باسم کرد کارەبا بەکاربێنین بۆ سوتەمەنی دوایین تاشی ئەو هەرێمە لە 150 و بەرەژوور لە 160 ئەو وزەیە زیادمەند دەبێتی دوایین تاشی بەوانش کە لەدایک نەبوون بەڵام چارەسەر چیە چارەسەر تۆ بچی بەدیل بێنی و سوتەمەنی بێنی سوتەمەنەکە بەخۆی بەکاربێنی زۆر بەڕێز کاگومێد ئەحمەد بەڕێوەبەری گشتی کۆنتترۆلی کارەبای هەرێم و تەبێژی وەزارەتی کارەبا سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بەخێر